ڕۆژنامەیەکە بەریتانی ئەشکەرە کرد و هەفژینە وەزیرێ نەفتەیە داعشێک و بەریا 4 ساڵان هاتیە دەستەسەرکردن ڕۆڵەکەوەیە گرنگ دێ ئەشکەرەکردنا جهێ ئەبوبەکر بەغدادی دەهەبوو. ڕۆژنامەیە گەردیانیا بەریتانی دە راپۆرتێکێدا ئاماژە بۆ چەندێک کرد و لە هەولێرا پایتەختە هەرێما کوردستانی لەگەڵ نەسرین ئەسعاد إبراهیم و ئەمسەیاف تێناسکردن چاپێکەفتن ئەنجامدایە کۆ سزایە بدارڤەکردنێژە ساڵە 2015 لەسەرە. ئەمسەیاف ژێ ئالیە هێزن تایبەتن ئەمریکا لە کێلگەها ئەلعومەر یان نەفتێ لە دێرە زۆرە هاتیە دەستە سەرکردن و هەفژینە وەزیرێ نەفتەیە داعشێ بۆ و کەسێکە نێزیکە بەغدادی بووە. بەرپرسیارن کوردژە ڕۆژنامەیە گاردیان ڕاگەهاندن کۆمسەیاف یا 29 ساڵی گرنگترین ژنە داعشێک و حتاوکەنها هاتیە دەستە سەرکردن و دەماکو هاتە دەستە سەرکردن دەستپێکێدا ڕازی نەبوو زانیاریان دەربارەی داعشێ بدێوان لێ دەستپێکە ساڵە 2016 ئەمسەیاف ڕازی بوو و زانیاریان هەواڵگری بدێوان و ئاو زانیاری ئالیکاربوون و جهێ بەغدادی ئەشکەرە بکەن. هەروەها بەرپرسیارن کوردژە ڕۆژنامەیە بەریتانی ڕدانە خویاکردن و لە شوباتە ساڵە 2016 ئەمسەیاف زانیاریان گرنگ دەربارەی جهێ بەغدادی و مالاوی لە مووسڵێ ئەشکەرەکردن و گەلێک نێزیک بوون ئەبوبەکر بەغدادی ژناف ببن لێ ئەمریکی ڕازی نەبوونوێ مالێ بکنە ئارمانج و ئێریژی نەکردنە سەر و پشترا هاتە خویاکردن و بەغدادی دوێ ماڵێ دەبوو دەماک و ئەمسەیاف زانیاریدان. هەواڵگریە کوردی و ئەمریکی گەلک زانیاریان تایبەت دەربارەی بەغدادی درێ ئەمسەیافە زانینە ژبەر ئەو کەسەکە گەلێکی نزیکی بەغدادی بوو دەماک و ئەبوبەکر بەغدادی ڤیدیۆن خۆتۆماردەکردن و گۆتار پێشکەش دەکردن ئەو دواندا ئامادەت بوو. هەروها بەرپرسیارێکی کوردژە ڕۆژنامەیە گاردیان یا بەریتانیرە گوت و ئەمسەیاف وێنەیەکە ڕوون و زەلال بۆ پێکەرێ ماڵبات و دەردۆرە بەغدادی دایخویاکردن ئەو وێنە بوو سەدەم و جهێ بەغدادی و کەسێن دەردۆراوی وەرێ خویاکردن. وەکە دێ راپۆرتە ڕۆژنامەیە بەریتانیدا هاتیە ئەمسەیاف دوێ باوەریەدەیە بەغدادی هەر لە عێراقیە ژبەر بەهتر بەغدادی هەست بێ ڕەحەتیت کرد لە عێراقی نەک لە سووریا.